باز لە ژینگەی خوێندنگەکان و باخچینە خوێندنگەکانەکەین بە شێوازێکی گشتی زۆرێک لە خوێندنگەکان باخچەی تێدایە چەندە گرنگە سوود لە باخچەی خوێندنگەکان وەرگیرێت چەندە گرنگە ئێمە بتوانین ژینگەیەکی لەو شێوازە بۆ خوێندکارەکان بڕەخسێنین کە بە تایبەت باخچینە خوێندنگەکانیان زۆر تایبەت بێ زۆر گرنگی پێدرابێ ئەمڕۆ یەک لە سەرێکێک لە خوێندنگەکان گفتوگۆکەین کە ئەوان توانیوانە سوودێکی زۆر باش لە خوێندنگە لە باخچەی خوێندنگەکان ببینن تەنانەت کارێکی لەو شێوازەیان کردووە لە ڕێگای باخچەی خوێندنگەکانەوە بتوانن داهاتێک بۆ خوێندنگەکەشیان دابین بکەن کە ساڵانە تومانە سەوزیکەن بەڵام ئێستا بەرهەمیشی ڕاستە اینجا بەرهەمیشیە ساڵانە لە خوێندنگەیەک لە شارە زۆر ئەتوانن نزیکەی 2 تەن لە هەنار بەرهەم بێنن کامە داهاتێکی زۆر باشە بێ دواتر بۆ خزمەتکردنی خوێندنگاکە بۆی کە بوردی لەسەر ئەم بابەتانە گفتوگۆ بکەین ئێستا میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا کۆچەر لەتیفمان کردو کە بەڕێزیان بەڕێوەبەری قوتابخانەی شەمن لە سەیسایق لە شارە زۆر هەروەها مامۆستا شاخوانوالیچ بە ئەمان شێواز مامۆستای قوتابخانەی شەمنێ ساریەکان لە ستۆدیۆ لامان ئامادەن سڵاتان لێبێ و بانیتان باش بەخێر بێن سەرچاوان مامۆستا کۆچەر سەرەتا لە بەڕێستەوە دەست پێ بکەم ئەمە لەگەڵ بەڕێستاکەن مەقسە لەسەر گرنگی و سوودوەرگرتن بکەین لە باخچەی خوێندنگەکان ئێمە چۆن بتوانین یاخود مامۆستا بەڕێزەکان بەڕێوەبەرە بەڕێزەکان چۆن بتوانن گرنگیەکی زیاتر بە باخچینەوەی خوێندنگەکەیان بن دەست خۆش بێ زۆر سپاس ئێمە تەمان لە هەموو جیهان لە یەک خاڵا هەوبەش بابەتی ژینگەیە ئێمەش قوتابخانەی شەمی منەڕەتی کە لە ساڵی 2010 کرا بە بینا پێشتر بینا نەبوو لەگەڵ مامۆستا بەڕێزەکانی خۆمان بەرنامماندانا کە ژینگەیەکی جوان لە قوتابخانەکەمان دروستکەین و لە گۆشەیەکی ئەم کوردستانی خۆمانەوە بەشێک بین لە چارەسەرکردنی ژینگە و خاوێنی هەوای کوردستان باخچە قوتابخانەکان لە ڕووی داهاتەوە بیرمان لەکردەوە هەم لە ڕووی داهاتەوە هەم لە ڕووی جوانکاری و هەم لە ڕووی تەندروستی و کەشوایەکی جوانەوە ئێمە کاری تیا بکەین لە پاش ئەوەی گفتوگوی خۆمانمان کرد ئەو جۆرە نەمامانەی کە لەگەڵ کەشوهای شارە زۆر گونجاون بیرمان کردو کام نەمام لەگەڵ کەشوهاگەیمە گونجاو سەرکەوتووە بێ و بەروبمێکی چاکی بێ ئەوانەمان هەڵبژارد و کارمان لەسەرکردن زیاتر لە 300 دار لە ناو قوتابخانەکەمانە ناشتومانەوە کە ڕووبەری قوتابخانەکەمان نزیک بە 2.5 ئەمەش کە ئەمازانی ئەرکێکی قرسە بۆ ئێمە چونکە نەباخوانمانە ئێمە پاسەوانیشمانە هیچ هۆکارێکی هیچ وەسیلەیەکی کشت و کاڵ و باغداری و ئیدارەدانی باخچەکەمان نەبووە دەمازانی بۆی مەرکێکی قرسە بەڵام بڕاماندا کە ئەم ئیشە بکەین دەستمان بە ئیشەکە کرد لە ماوەی 12 ساڵی ڕابردوو ئەو بەرنامەداماننا لە 100 خۆی جێبەجێمان کرد دوجار ئێمە بووین بە خاوەنی قوتابخانەیەکی جوان و ڕازاوە لە ڕووی سەوزایی و لە ڕووی پاکوخانی هەواکەیشەوە ئەو هەواوە پاشان ڕووی داهاتەکەیشەوە ئێمە تەنها هەنەرمان لە قوتابخانەکە نییە زۆربەی زۆری جۆرەکانی بەروبمی قوتابخانەمان هەیە بەڵام تێک ڕێ بەروبمەکان هەندێک لە مانگی 5 پێدەگات هەندێک لە مانگی 4 پێدەگات هەندێک لە مانگی 6 ئەوانە بۆ مامۆستایان و قوتابیان ئازادن هەر مامۆستای قوتابی چۆن بەکارێنی و سوودی لێوەرەگیری و بخواردنی خۆی بەڵام بەروبمی هەنارەکەشی زۆرە خزمەتی زۆری شەوێ بەڵام ئەوە 4-5 ساڵە ئێمە ساڵ بە ساڵ داهاتەکەی زیاد دەکات و داهاتەکەی بۆ هۆکاری فێرکردن و بۆ پێداویستەکانی قوتابخانە بەکاری دێنین چونکە ئەو قوتابخانەی کە خوێندکاریان لە خوار 100 خوێندکارەوەیە نەسیلەکەی کەمە ئێمە بۆ خۆمان نەسیری قوتابخانەکەمان بۆ ماوەی 1 ساڵ 250,000 دینارە ئەین 250,000 دینار بەشی قرتاسەیش ناکات بۆ ساڵێک داهاتی هەناری خۆمان 3 بەرامبەر و زیاتریش نەسیری قوتابخانەکەمانە لەبەر ئێمە توانیمانە پێداویستەکانی خۆمان لە ڕێگەی داهاتی قوتابخانەکەمانەوە پڕکەینەوە دەستان خۆش بێ ئەمە کارێکی زۆر باشە هەم لەوەی کە ژینگەی قوتابخانەکەتان سەوز و جوان کردووە هەم لەوەی کە بەروبوومێکیە هەم خوێندکاران سوودی لێ بین و مامۆستا عەزیزەکان مامۆستا شاخوان سڵاو لە تۆش بێ زۆر بەخێر بێ باسی چۆ بکەین ئەم خوێندنگای ئێوە بەدەر لەم بەرەمێنانە کۆمەڵە تایبەتمەندی کەی چی هەیە کە لە خوێندنگانەکانی تر جیای بکات بەڵێ جیاواز لەوەی کە مامۆستا کۆچەرک و بەڕێوەبەر باسی کرد کە ژینگەیەکی جیاوازمان هەیە و بەرهەمی هەنارمان هەیە ئێمە گرنگیمان بە دوو لایانی ترداوە کە ئەویشێکیان بەڕاستی کتێبخانەیەکمان هەیە ئێستا وەکو کتێبخانەیەکی گشتی لێ هاتووە دەرچوێکی زانکۆت ئەتوانێت بێت لای ئێمە کتێب بە بەحسی لەسەر بکە و کتێبەکە بگەڕێنەوە بۆمان کە باوەڕ ناکەم لێش قوتابخانەیەکە ئەمە هەبێ اینجا ئێمە ژینگەی پۆلەکانیشمان گرنگی پێداوە هەموو ژوورێک هەموو بابەتێک گرنگیمان پێداوە تەلەبەیە کە کاتێک بیرکاریە خوێنێ ئەچێ لە ژووری بیرکاری دانیشێ هەموو ئەو شتانەی کە بوو لە بیرکاری هەیە لەوێ
ئامادەکراوە کاتێکە چی عەربی ئەخوێنێ یان ئینگلیزی یان زانست هەر بابەتێکی تر ئەخوێنێ ژووری تایبەتمان دروستوە کە مناڵ حەزی لە گۆڕانکاری ئەم ژوورانە هەیە یعنی واستان لە پۆل هێناوە بەڵێ وازمان لەوە بوونەوە ئەمە پۆلیدۆ ئەمە پۆلیسەیە ژوورمان دروست کردووە کاتێک کە من مۆسای بیرکاریم کە ئەڵێم بە خوێندکارەکانم بیرکاری خۆیان ئەچن لەوێ دانیشتون ئامادەن من ئەچم بۆ لایەن هەموو وەسایلێکی بیرکاری لەو ژوورە هەیە ژووری زانستمانەیە ئینگلیزی عەربی هەموو بابەتەکان ژووری تایبەتیان هەیە کە ئەمە بەڕاستی جیاوازە ژینگەی دەرەوە قوتابیش حەزی بە ژینگەی ناو پۆل هەیە ینی بەس گرنگیمان بەلایانی دەرەوە نەداوە لایەنی ناو قوتابخانەکەش هەم لە ڕووی کتێبخانەیەک بەمان بەشی مناڵانمان هەیە کە بەڕاستی کە لە فەسڵی هاوینە نامیلکەی مناڵان ئێن بە مناڵەکان ئەی خوێننەوە دوایەوێنە ملیانە پرسیینەوە ینی بۆی بەڕاستی مناڵانە عاشقی کتێب بکەن خۆتان نەزان دابڕاوین لە کتێب خوێندنەوە ئەوانە هەموو مامۆسایانەمەش ئیسفادەی لەکەین و خەڵکی ئاوایەکەش و خەڵکی دەرەوەش خەڵکی قەزای سێ سادقش ئێمەوە کتێبخانەکەمان کردوەوە و کتێبخانەیەکی گشتی خەڵکێت چەند کتێبێکە بات بەحسێکی لێسەرەکە کتێبێک بات ئەی خوێنێت و حەزی لە خوێندنەوەیە یعنی ئەم سێ ئیشمان لەسەر کردو ئەم سێ فەقارە بەڕاستی جیاوازە و مەکتەبەکان و ئێمە زۆر جار ئیشەکانیشمان کە بەڕاستی لە دوای دەوامی خۆمانەکەین یعنی بەردەوام ئێمە هاوین خەریکی ئاودێری ئەم باخین خەریکی ئەم کتێبخانەی خەریکی ڕازاندنەوەی ئەم ژوورانێ لەوانەکانمان نەداوە بەم ئیشانە لە دوای دەوامی ڕسمی ئێمە ئیشانەکەن بەبێ باخەوان بەبێ ئەوی باخەوانمانە بێ خۆمان باخەوانین یعنی ئەم شتانە کە کردومانە لە ماوەی ئەم چەند ساڵا بەڕاستی ئەتوانم بە ئەوە بسەلمێنم لێرە کە باوەڕاستی مامۆستا کۆچەرێک و سەرکردەیەک وەکو قاعیدێک هەموو مامۆستاکانی لە دەوری خۆی کۆکردوەوە هەمومان وەک یەک تیم کارەکەین بیتە ئەو قوتابخانە نازانی کێ بەڕێوەبەرە کێ هەمومان هاوکاری یەکترین و هاوکاری مامۆستا کۆچەرین بەڕاستی ساڵانێکی زۆرە خزمەتەکە ئەو مامۆستانەش کە لە ڕابردوو لە قوتابخانەی شەم بوون دەستیان لەم بەرهەما هەیە هەمومان ماندوو بین پێوە بەڵام دڵخۆشین کە ژینگە ئێستا ئێمە کاتین داخڵی ئێرە بین ئەم ژینگەی ئێوەمان بینی کاریگەری لەسەر ئێمە زۆر دروست کرد قوتابیش حەزی لە ژینگەیەکی جیاوازە لە ڕابردوو خۆمان لە سەردەمی تەلەبایەتی ئێوە گەر بیرتان بێت لە قوتابخانەکان خواردن هەبوو زۆر جار قوتابی کتێبەکەی بیرەچوو بەڵام ئەو قاب و کەوچکەی بیر نەچوو کە خواردن یاخوا لە قوتابخانە پەرداخی شیرەکە و حەپێکیان ئاینەوە ینی ئەمانە هەبوون لە ڕابردوو بەداخەوە ئێستا بێ ژینگەی قوتابخانەکان بە جۆرێکی تر بیر ڕازدۆ بۆی قوتابی حەزی لێ بکات جیاواز بێ لە ژینگەی ماڵەوە ئەبێ کە هات بۆ قوتابخانە جیاوازی ببینێ هەم لە ژوور هەم لە حەدیقەکەی هەموو ئەمانە بۆی قوتابی بەڕاستی حەزی لێ بکات شوێ قوتابی ئێستا وەک جاران نییە بەس بە هزار دەردەسەری و دامایی تا جوتە پێڵاویان کراسێکی بۆ ئەکرا ئەچوو بۆ قوتابخانە تەنها خواردنەکەی لێ بۆ حەزی لە قوتابخانە بوو بەڵام ئێستا هەموو شتە بۆ قوتابی هەیە هێشتا قوتابی هێشتا هەر تۆزێکم تەرخەمە بۆ یەبێ کارێکین جارێکی تر قوتابی حەز لە خوێندن کە بگا بەڕاستی بۆی دانەبڕێ لەو ئیشە زۆر باشە دەستان خۆش بە مامۆستا کۆچەر ئەم کارێک کە بەڕێستان کردوتانە تا چەندێک هەندانێکی زۆر باشە بێت بۆی لە تەمەنێکی مناڵیەوە تۆ ژینگەی لەلا خۆشەویستکەی بۆ نمونە وا لەو مناڵە بکەی وا لەو قوتابیە بکەی کە گرنگی بە سەوزکردنی ژینگە با بە شێوازێکی گشتی ئەمە تا چەند جگە لەوەی کەوەکو داهاتێک سێرتان کردووە بۆ دابینکردنی کەلوپەلەکانی ناو خوێندنگەکەتان ئەم کاری تریشیان تان خستێتە پاڵەوە بابەتەکە دڵسۆزیە یەکێ لەو شتانی کە ئیشمانەسە کردو بەردان پایمە بە خوێندکارەکانی گەین بە قوتابەکانی گەین بابەتی دڵسۆزیە ڕاستە ئەمە قوتابخانەیە تەمەنی مناڵەکان زۆر نییە بەڵام بەشداریان پێکەین هەم بەشداری پێکردن لە ئیشوکاری باخچەکە و جوانکردنی ژینگە و ڕازاندنەوەکەی و لە لایەکی تریشەوە دڵسۆزیە تۆ پێی دەڵێ ئەگەر دڵسۆز بی ئەمە دروست دەبێت کاریگەری زۆر هەبووە لە سەریان و بۆ ئاسی خوێندنیشان کاریگەری زۆری هەبووە ئێمە نەک لە ناو قوتابخانەی خۆمان لەسەر خوێندکارەکانمان کاریگەری هەبووە هەندانێکی باش بوویان دڵیان پێخۆش بووە لە غێری لە دووری قوتابخانەی خۆشمانەوە بەشێکی زۆر لە سەدا 33 قوتابی ترمان ئەم ماوەی یەک ساڵا بوو هاتووە کێشە هاتووشە بێت لەوانەیە زۆر قوتابخانەی تر قوتابیەکانیان بگوێزنەوە بەلای ئێمە هەر قوتابیەکان نە بەڵام خۆمان ئەیبینین کاریگەری ئیشوکارەکانی ئێمە لە ناو ڕاگەیاندن لە تۆڕی کۆمەڵایەتی لەسەر زۆربەی هەر زۆری قوتابخانە و خوێندنگە و باخچەکانی تریش هەیە بۆ بە واقع لە سنووری قەزاکەی ئێمە سەرپەرشتە لە بەڕێزەکانیش لە ناو کۆبوونەکانی خۆیانە بە قوتابخانەکانی تر دەڵێن ئەوە فڵان قوتابخانە لەو گۆشە ئاوا ئیشوکار دەکات ئاوا خزمەتی کتێبخانە دەکات ئاوا خزمەتی پۆلەکان و باخچەکەی دەکات بە تاقە و توانایەکی کەم و محدودەوە لەبەرەوە ئێزانم کە کاریگەریمان سەر ناوەندەکانی خوێندنی تریش هەیە بەڵێ دەستان خۆش بێ لەگەڵ گفتووەکانمان ئێمە وێنەکانی ژەبینین بەڕاستی باخچەیەکی زۆر جوانتان هەیە لە هەمان کاتیشا بوونی یاریگایەکیشمان بینی کە بە شێوەیەکی باش بووی کە وەرزشیش بابەتێکی گرنگ بێ لە ناو خوێندنگاکانە مامۆستا شاخوان هەر خۆتم بینی لە وێنەکانە ئێستاشەی بینین بەدەر لە هەنار هەنجیر و زەیتونیش هەیە لە
باخەکەتانە بەرهەمی هەنجیریشمان هەیە بەڵام هەنجیرەکە بۆ فرۆشتن ڕەنگە زۆر نەبێ باخکە بەڵام بۆ خواردنی تەلەبەکان زۆر سوودی باشە ئەمانە خزمەتی ئەوێت یعنی بۆ با باسی چۆ بکەین کە ئێوە باخەوانتان نیە بەڵام ئەمانە لەوانەیە ساڵان لە وەرزێکە هەڵپاچینی بوێ ژێرەکەی کێڵانی بوێ ئاودانی بوێ ئێستا بینی کە بەداخۆت زۆر جارەڵێن وشکە ساڵیە ئێوە چۆن ئەم گرفتانە چارەسەرەکەن خۆتانن یاخو خوێنکارانیشتان تێکەڵ ئەم بابەتەکە بۆی کە هاوکارتان زۆر باش ئەوە یەکێکە لە کێشە گەورەکانی ئێمە بەڕاستی مەسلەی ئاودێریەکەی کە هاوینان ئێمە من و مامۆستا کۆچەر و مامۆستا یاسین بەردەوام ئەم سێ مامۆستا لەوێ خەریکی ئاودێرین لە فەسڵی هاوینا کە لە مانگی حوتا یعنی ئەو پڕی گەرمایە ئێمە بەردەوام لەوێ ئاودێریەکەین کە کاتی پشوشە لە کاتی پشوشە بەڕاستی ئەم باخەوانمان نییە کێڵان خۆ دەزانی باخ کێڵانیەوێ هەڵپاچینێ بە تایبەتی لە ئێستا لا وەرجی ئێستا پێویستی بەپێینە ئەم هەمووانەیە هەیە بەڕاستی خەڵکی گوندەکە هاوکارێکی باشمانەکەن و قوتابیەکانیش قوتابەکانمان ئەوانەی کە تۆزێک حەجمیان گەورەترە هاوکاریمانەکەن کاتێکە هەنارەکان هەڵە پاشین کاتێکە ئیشێکەکەن ئیشی کەمیان پێکەن هاوکارێکی باشمانەکەن مناڵەکان بەڵام ئێمە ئەو بەڕاستی وەکو چۆنەڵی وتە کێشەی سەلامان ئێمە ئاودێری سە ئاو خۆتەزانی وەرزی وشکە ساڵی ئەوانە کەمبارانی کاریگەری زۆری لەسەر ئێمەشەیە ئێمە ئەو ئاوی کە ئاودێری پێکەن زۆر جار ئاوی گوندەکەیە بەڕاستی جارەوێ ئەوان بێ ئاو ئەەکەین بۆی باخەمان ئەوین یعنی بیرمان نییە بەڕاستی ئەو ئاوی کە باخەکەی پێ ئاودین 800 متر دوورە لە گوندەکە هاوکارتانە زۆر هاوکارمان بەڕاستی خەڵکی گوندەکە زۆر هاوکارمان زۆربەی ئیشەکان بەڕاستی ئەوان هاوکارێکی زۆر باشیان کردین یعنی هەر لە ئەنجومەن هەر لە خەڵکی ئاوایی بە تایبەتی هاوکاریان کردین بەڵام ئێمە کێشەمانە ئێستا باخکێڵان خۆتەزانی زۆر جار باخەمان گەورە بووە ڕەنگە ئێمە توانای ئەومان نەبێ بەردەوام بە خاکە نازێک بیکەن بەڵام پێشمان بە مەکانی کشتتوکاڵیە ئێمە ئێسەوەمان لە بەردەسانی یعنی هاوکاری ئەومان نییە یعنی توانای مادیمان ئەوە بەقوت نییە هەموو ئەو شتانی کە لە کشتتوکاڵیە پێویستە بیکەن بۆ نەبووە مەچینەی زەوی کێڵانە هەڵپاچینی دارە ئەمانە زۆر جارەچین بە تەکلیف لە دوکان و لە کۆمەڵە شوێنێنی ئیشەکانی پێکەن و ئەیگەڕێنەوە ینی باخر پێویستی بە باخەوانە پێویستی بە هەڵپاشینە پێویستی بە هەموو خزمەتەیە تایسەم ئەرکانە لەسەر ئێمە بوون زۆر هیلاکی کردین بەڵام دڵخۆشین کە ڕنگدانەوەیکی باشێ و دڵخۆشن قوتابیەکان دڵی پێخۆشەکەن ئەوە بەشێک لە معانات و بەشێک لە هیلاکیەکەمان ڕێنێت زۆر باش دەستا خۆش مامۆستا شاخەوان باس لەو کروتت بەرهەمی هەنجیرەکە بەشی ئەوە ناکات کە ئێمە بیفرۆشین ئەی تا چەند بۆ نمونە ئێوە ئەو کاتانەی کەیتر کاتی پێگەشتنی هەنجیرەکە لەکەنەوە لە ناوپۆلەکانە بێ لە کاتێکی پشوابێ پێشکەشی خوێندکارانی بکەن چونکە ئەمە ژەنگە زۆر جێگەی دڵخۆشی بێ بۆ خوێندکاران زۆر جار کە قوتابیەکان عادەتەنوانەی سەیرانیان هەیە باسی میوە یا باسی هێشتەکە وەکو وەسایلێکی تعلیمی لە بەردەستیانەی خۆیان ئەچن هەنجیرەکە ئەخوانیا جاری وایە برسیانە بێ ئەچن هەنجیر لێکەنەوە ئێمە ئازادمان کردون باخمان بۆ ئەوان کردووە هەنارە خۆن یعنی ئازادن لەوە خۆشە قوتابیەک یەت بۆ قوتابخانە ڕەنگە هیچی پێ نەبێت جانتاکە هیچی تیانە بێ بەڵام ئەگەر بچێت دوو هەنجیر بخوات ڕەنگە هەر خۆتان زان قوتابخانەکانی خۆمان ئێستا تا ساعت دوانزەوانە هیچ خواردنێکی تەندروست و ئەوە نیە تەنها حانوت هەیە بەڵام ئێمە قوتابیەکان سوودیان لەوە زۆر بینی لەوانی زانستە لەوانی کوردیا ئەچن هەنجیر لێکەنەوە ئەی خۆن هەستەکە شتێکی سروشی لە بەردەستیانە زەیتونمانەیە زەیتونەکە ساڵانە بە کەسوکاری تەلەبەکان ئەڵێن ئازادن ئەتوانشن زەیتونەکە لێ بکەن و خۆشیکەن و خۆتان بیخۆن لە ماڵۆ هەموو ئەمانەمان بۆ قوتابیەکان مامۆستا کۆچەر باباسێکی هەنارەکە بکەین زۆر جارێتترمە ساڵانە فستیڤاڵی هەنارێ ئەچین بۆ هەڵەوجە ێوەش لە شارە زورن هەنارەکەتان تایبەتە چۆنە خواستی چۆنە لەسەر بۆ خەڵک الحەمدولله کە بازاڕی هەنار ساڵانە باش و بەڵام ئەم ساڵ بەروبووم و بازاڕێش خراپ بوو خاکەکەی ئێمە کاتی خۆی کە کرا بە قوتابخانە زۆر هەڵکۆڵرا جۆری خاکەکەی باش نییە بڕینیشی زۆر تێکەوت و بەڵام ئێمە و کوچۆڵی هەر بە زۆر بە بەکارهێنانی پەینی کیمیاوی و ئەوەی کە پێویست بە مادە خۆراکی بۆ نەمام پەیامان کردو بۆ دارەکان پەیامان کردو خزمەتمان کردووە جۆری هەنارەکەشی تاتوان بڵێم تا ڕادەی مامناوەند زیاتری باشە دەرەجەیەک نییە هەنارێکی زۆر ئەوەی کەڵی کێبڕکی پێ بکەین نییە بەڵام الحەمدولله جۆرێکی باشە زۆر باشە ئەم ساڵ چەندتان هەنارتان هەبوو بۆی کە بیفرۆشن و دواتر خزمەتی خوێندنگەکەی پێ بکەنەوە ئەم ساڵی پرابدوو لەگەڵ ئەم ساڵ بە نزیک دووتان بەرهەمی هەنارمان هەبووە 650,000 600,000 ئیتر ئەوە نامێنێتەوە بووە لە داهاتەکە لە سەرۆی کە بۆ هەندێک گواستنەوە هەیە پلاسکۆی ئەوێ هەندێشتی ئەوێ ئەلوێ ئەوێت لەوەی کە دەی دەرەکەیت 600,000 دینارێک بۆ قوتابخانەکە مێنێتەوە بەکارێنین بۆ هۆکارەکانی فێرکردن وەکو مامۆستا شاخان ئاماژەی پێکرد هەر بابەتەیەک ژووری خۆی هەیە یا هەر ژوورەکە خۆ نەبێ ژوورێک بێت و دایبنێت هۆکاری فێرکردنیە پێداویستەکانیوێ بە جۆری ئەو ژوورە بەڕازێنێتەوە کە خوێندکار دڵی پێخۆش بێت ئێمە هەندێک قوتابخانەی بەڕێ سەردانمانەکەن بۆ سەردانگۆڕکێ
ئێستا قوتابخانەکەی ئێمە بەراوردەکە بەی خۆی بەراوردەکان زۆر زۆرە نائاسایی نەڕاستیە ئەو بۆ ئێمە جێگەی دڵخۆشیە. دەستان خۆش بێت. مامۆستا کۆچەر وشکە ساڵی ئەم بابەتانەی هیچ کاریگەری هەبووە لەسەر بەرهەمی هەنارەکە ئەم ساڵتان؟ بۆ ئەم ساڵە وشکە ساڵی نەکە وشکە ساڵی سەرما سەختەکەی ساڵی ڕابردوو کاریگەری خراپی هەبوو لەسەر زۆربەی هەرە زۆری نەمامەکان بە تایبەتی کەمکردنەوەی کەمبوونەی بەرهەمی هەنار تەئسیری هەبوو. وشکە ساڵیش مامۆستا شەخان ئاماژەی پێکردن بیرمان نییە لە شوێنێکی زۆر دوورەوە حەقی خەڵکی گوندەکەیشمان تا ڕادەی خواردووە. ئەو ماڕاکێنێتە ناو قوتابخانەکە زۆر گەرمە هەورزی هاوین پلی گەرما 50 دوو ڕۆژارێ سێ ڕۆژارێ بەردەوام تو ئاودێری بکەی ئەبێ دوورکەوتەوە لە هەموو جەولە و دەرچوون و سەیران و خۆشێکی تایبەتی خۆت من مامۆستا شەخان بەڕێز مامۆستا یاسینیش کە سەربازێکی ونە شوێن بستێکی ئەو مەکتەبە شوێن دەسێ و پیاوی بۆ دیار نەبێ مامۆستا ئافرەتەکانیش بەڕاستی ئەوانیش زۆر مانەوە بن هەر کەسە پێی تاقۆ توانە مەجای خۆی ئیشان تێکرد و کاریان کردووی. ئێمە دەستخۆشی لێ واکەین و لە مامۆستا شاخان و تاوای مامۆستا بەڕێزەکانی کە لە خوێندنگاکە و بە خوێندکارە ئازیزەکانیش کە هاوکاری ئێوەن. مامۆستا شاخان تا چەند بۆ نمونە لە قۆناغەکانی تر 5 و 6 گەورن، یعنی ئەتوانی تۆ بۆ نمونە کۆمەڵێ وانە یاخود ئەو کاتانەی کە پشویان هەیە هاوکارت بن بچکەیەوە کۆمەڵێک بەدەر لەوەی دەروی قوتابخانەکە و هەموو تایبەتمەندی و سەوزایی و بەرەمی هەنار و هەنجیر و زەیتون هەیە بۆ ناو خوێندنگاکەش. ئێستا لە وێنەکانە بینیم هەم لە ڕاڕەوەکانە هەم لە پۆلەکانە هەم کتێبخانەکە جیاوازی پێوە دیارە لە ڕووی پۆستەرات و لە ڕووی پاک و خاوێنی و لە ڕووی پێداویستیەکاندا بیکەن. تیمێکە دروست کردووە کە ئەوانیش وەکو ئێوە خەمخۆر بن بۆ قوتابخانەکە. سپاس بۆخوا ئەو خوێنسە قوتابخانەکەمە قۆناغی 1 بۆ 6 ئەوانش کە لای ئێمە نەماون لە ساڵانی ڕابردوو کە ئێستا لە پۆلی 7 و 8 و 9 بۆ سەرن وامە لێ ئەوانیشێن و هاوکاریەکەن یعنی چۆنەڵی بۆ بە ماڵی هەمویان. قوتابیەکانمانەوەنش کەسە لە پۆلیسی ناوەندین دیسانێنەوە هاوکاریمانەکەن زۆر جار لە کێڵانی باخکە زۆر جار لە هەڵپاچی نایەن و هاوکارمە هەمومان بووین بە تیمێک بۆ دروستکردنی ئەم قوتابخانە بەڕاستی بۆ جوانی ئەم ژینگەیانی ئەمە بە تەنها بەدەست نهاتوە هەمومان پێکەوە خەڵکی گوندەکە و قوتابیەکان هاوکارێکی باش بوون لەگەڵمانە بەردەوام بینین بەیانیان قوتابەکان لە ئێمە خەمخۆنترن یعنی لەکوێ شتێک ببینین پێش ئەوەی کارگوزارەکە ئاماژەیەکیان پێ بکە ئەوان هەمیان خەریکن ئەبینی قوتابیەکان لەو تەمەنە مناڵە ماسیحەیەکیان بەدەستۆیە فڵچەیەکیان بەدەستۆیە یعنی ئەوە نەخەمی ژینگەکەیانە بەڕاستی ئەوە ژینگەمان لا خۆشەویست کردوون بە منە بە گرنگی وە سێری ئەم دارانە ئەکەن لە ئێمە زیاتر خەمیانە پار دارێک شکابۆ بۆنی بەفرۆ قوتابیەکان لە ئێمە زیاتر خەمی و دارایان بوو یعنی ئەمانە هەموو کاریگەری تەواویان لەسەر ئەم مناڵانەیە و ئێمە سوپاس بخواوەنە گریگمانداوە بەلایانی ژینگە و ناو پۆل و کتێبخانەکە هەموو مناڵەکان مەکتەبیان خۆشەوێ ئیجا سەردەمی خۆمان کە کاتێک جەرەسی کۆتایی لێدا هەمومان بۆ ماڵەوە ڕۆیشتە بەڵام قوتابیەکانی ئێمە لە ناو قوتابخانە ئەمێن و جاریواڵن کات تەواو بڕۆنەوە هەرمێن و حەزیان لە ژینگە قوتابخانەکەی زۆر ئێوەن ئازایەتیەوەی کەواتان کردووە مناڵەکان خوێندکارەکان هێندە حەز بە قوتابخانە خوێندنگە بکەن کە بەجێ نێڵن. مامۆستا کۆچەر ئەگەر لە کۆتایە بابەتێکی گرنگ مابێت لەسەر ئەمانی کە باسمان لێوە کرۆک و دوا کۆمنت ئەتوانی بەڕێزت بێڵێ. ئێمە لە سووری سادق پەروەردەیەکمان هەیە پەروەردەیەکی نایابمان هەیە پێم وایە جیاوازە لە کۆی پەروەردەکانی ترەوەی بە هۆکاری شخصیەکە سەرکردیەکەم بەڕێز مامۆستا سۆران محەممەد کە 8 ساڵە بەڕێبەری پەروەردەکەمانە لەگەڵ هەموو بەڕێوەبەرەکان و یاریدەرەکان مامۆستا بەڕێزەکان ئاوێتەبوونێکی زۆری هەیە نرخاندنی زۆری بۆ ئیش و کاری هەموو کەسێکەیە لە ناودەکانی خوێندن ئەمە یەکێ لەو کارەکان و دڵخۆشی ئێمە پاڵپشتی بۆ ئێمە بۆ مەکتەبەکانی تریش لە ڕاستیا قسەم کوتەڵێ بەڕێز کورسات دەنگی هەمووانە بە خۆتان و بە بەڕێوەبەر و بە کەناڵەکەەوە دەنگی ئەمەش بگێنن بە هەر بەڕێزێک لایەنی حیزبی و حکومیە لەم سنوورە دەستمان بگەن هاوکاریمان بکەن لەبەر ئەوەی کە ئێمە جیاوازتر لە قوتابخانەکەی ئیشمان کردووە بەداخەوە ئەم هەموو چاوی ڕاگەاندن لەسەر قوتابخانەکەمان هەیە ئەم هەموو کەناڵ ڕاپۆرت و بابەتی خۆیان هەیە بەڵام بۆ تا ئەم دەخە لایەنی حکومی هاوڕێکی لێ من نەیاوەتەوە ئەگەر بۆ خۆ من وەزیری پەروەردە بمایە من مدیر عام بمایە بەتایبەت سەردانی ئەو قوتابخانەم دەکرد بابزانم ئەمێکە هەیە ئەم هەموو ڕاپۆرت و چالاکی لەسەرکرێ ئەمە ڕاستە وایە ئەگەر وایە نرخاندنێکی بۆ بکە بۆی کە کاریگەری لەسەر قوتابخانەکانی تر و پەروەردەکانی تریشە بێت بە هیوایەوەی کە لە ڕێگەم پرۆگرامی ئێمە و لە دەستگای میدیای کورسات و پەیامەکانی ئێوە بگاتە شوێنی خۆی وە بێگومان هەموو خوێندنگاکانی سەرپەرشتیارەکان سەردانی ئەکان خۆیان بە چای خۆیان ئەیبینن کارەکان چۆنە ئەوانیش بتوانن پەیامەکان بگێنە ئەو کەسانی کار بەدەست و کە بتوانن زیاتر هاوکاریەکان بۆ ئێوە بەردەست بێ بۆی کە بتوانن خوێندنگاکەتان جوانتر و جوانتر بێ و کە ئێستا هەرچەنە نمونەیە بە هیوایەوەی کە هەموو خوێندنگاکان بۆ شێوەیە کار بکەن. دووبارە سپاس. دەستان خۆش بێ سپاس بۆ ئاماژەبوونتان ماندوونە بەس دەست خۆش دووبارە.